سلاف لیک جمازنترین ولاتین جهانی که اوجی چینه هندزان کنها آمده کاریان دکن جو کل زانینگه کوی که اوجی زانینگه خواندن بیانی لپکینه آمده کاری تنکرن جو وکرنا بشه کردی بشه زبان کردی ایجاج بو فيما بسته ما مستيا و زانینگه هاتیه ویدره حولی را پایتخت هرما کردستانه لزانکوی صلاح الدین بودما چند مهان دمینه بکو فیری زمان کردی ببه و بچه چینه لوی زانینگه ها پکینه وانیان بدج بوان قطابی خواندکارن کلوی بشی دبینه ورگرتن او ماموسته ناوی خواه شوی چینه ایرو لزانینگه ها صلاح الدین از گفتگوی که الگلوی بکمان بزانون که هرما کردستان چاوا دیتیه و چاوا حزاوی بو فربونا زمان کردی و بو وکرناوی بشی هبویه لگل مبین شچن سلاف سلاو نالی چایه باشم سپاسی تو زور باشم او نوا خوشت چیه شوی چن یعنی چه؟ یعنی بفالو لوش بچینی آها با کردی دویتش اگر با کردی بانگت که و ناوی کی کردیم هیا شیرین شیرین ناو که خوشت هل بجردی خودش هر زور شیرینی ماشالله زور سپاس دست خوش چند کلیره لحریم کردستانی نزدیکی دومانگ دومانگ بله جا حریم کردستانت بیچون بولم دومانگی که تو لیره بوی حالا می کردستان زور جوانا و خوشه زور پیم خوشه ارمانجت لسردانی حریم کردستان چیه بو چی لیره ای؟ حتم ایلا با فلبونی زمانی کردی چون که پیشتر لفرانسه و لبریتانیا فعلی زمانی کردی بوم بلام لوی کردی زور نبود که وقتا حتم ایلا با فلبونی زمانی کردی سالی دهاتو بشی زمانی کردی لو زانکوی که تو لی ماموستی زانکوی خواندنوی بیانی لپکین دکریتوا وکو ماموستەیەکی ئەو زانکۆیە چۆن بیرتان لەوە کردەوە ئەم بەشە بکەنەوە لەوەی بەڵێ ئێستا پەیوەندی لە نێوان چین و کوردستاندا لە زۆڵ و هەمەلایەنە زما زۆر پێویستە کە دەمانەوێت باش لە میلەتێک یان کورتولێک بگەین زما وەکو پرد کەواتە ئەو باشە زمانی کوردیما کرداوە یعنی دەتانەوێت ئەو پردە دروستکەن لە نێوان چین و هەرێمی کوردستان کە زمان وەکو پردێک دەبینن بالێ لاستە باشە چۆن قوتابی وەردەگرن لەو بەشە لە سالی سێیەم کۆناغی ئامادەی هەموو قوتابیانی چینی بەشداری تاقیکردنەوە دەکەن لە دوایی ئەوە قوتابی زانکۆ و پرۆگرامی زانکۆ و هەڵدەبرێن دواتر زانکۆ بلیال دەدات بە پێی نمرە و خەبرادنی قوتابی یعنی ماوەی چەندێکە قوتابی ئەگەر وەرگیراوە لەو بەشە ماوەی چەندێک لەوەی دەخوێنی 4 ساڵ لە کۆتاییدا بڵوانامەی بەکلۆریاس واردەگرن یعنی هەر لەو زانکۆیە لە چین ئەخوێنیانش لە نێوان چین و هەرێمی کوردستان دەبیت بەڵێ لە سالی سێیەم ئەوان دێنە کوردستان بۆ نیم ساڵ یان ساڵێک لە زانکۆیەکی کوردستان زمانی دەخوێنن لە چین قوتابی زۆر هەنە کە حەز و خولیایان بۆ فێربوونی زمانی کوردی هەبی قوتابی زۆر هەنە قوتابخانەی ئامادەی ناناسم بەڵام بیومە کە
كاس هابو دواي كتابي بو فلبوني زماني كردي كرديان كرد وحلوها كتابكين نسلاوة بو فلبوني زماني كردي كردي سولاني هندك چانكاس أو كتابايان كليوا كواتا بيموايا هوكان كهازدكن فيلي زماني كردي ببن السبب سي أو كنت شون فيري زماني كردي بويت بله بو 6 سال لباليس بوم وفيلي زماني كردي بوم هادو ديالكت سولاني وكلمانجين خواندوا لا سالتادا شتي أسان خواندو خواند وكو بيتي كردي كفتوغو وداكي كرد وليزمان دواتر خواندنم كرستر بو لا بومن زمانواني زماني كردي سالچلا كشتلين بو كواتا لدواي بكالوريوس لا فرنسا شوما بريطانيا زانكوي كامبريدج ماسترلك والجل لاوي لكولينا ماستر لتشوبوارة زانكوي كامبريدج بالي لاوي لكولينا ما لا سال زمانواني كردي تزم سبالات با أوا يعني لزانكوي كامبريدج لبريطانيا لكلنا وقت كردو ولا سر زماني كردي بله زمانواني كردي فرمو بعداني شنو بردوهم بنلق تقول كردن زور سپاس فرمو عفو پیشتر تو آشنای کرد بوی یا نه پیشتر بله اشتر بوم چون بلام تنها با نوچا و حوال زلبای او زالیک نه سبالات با حوالی شال بو کواتا او هوکالکیش بو که داموت فعلی زمانی کردی ببم کواتا داتوانم باسی یعنی لورانا و چلوکی کرد آسایی کرد بکن کواتا برای مدیا کرد زانی و حوال و باسی شرط کرد بله چی لباره کرد زانی هندک تبینیم هیا یکم شد که کرد زور هزیان زور لا نیچر بتایباتی لا چیا لا پشویدا دا چن بو سیلا هلوها کرد هزیان زور گلنگا بو کرد بینیما که هزانی کرد نزدیکی دایکو باکیان دارن داوچالی کسانی پیر دکن و دوخوشا و اسودامیان دکن اوا همان شتلاتشين هلوها يعني هو خالكي هاو بشر نيوان كلتوري تشينو كلتوري كردستان بالي لاستا هلوها كرد زول ازايا هبات بو اشتي دكان زور سپاس ایجا چی شتکی کرد زور بدلته لنیوان ام شتانی که خود بحثت کرد بو من زولا بلام بو نمونه دوستایتی زول حولی کردکانم زول یلمتیان دا يعني هاوري كردت زورن يلمتيان دا بله شوتن كشو هواي هولرت بيتشونا بدلتا بله بدل ما حتى استا هاوين پیا پایت زستم بینیوا سه ورزت بینیوا بله هاوی گالما بلام بومن کشانیا هر کسک
دلت که بخال کردستان زول جوانا زول حزم دکان که بخال ببینم. تا بەهارش لێرە ئەمینی وا بزانم تا بەهارش ناخێر. هەر لێرە دەمینی بله لاستا دەمینی ئەو کات نەورۆزش هەیە زۆر خۆشە بله زول پێم وایە باشە شتێکی تر بینت چۆنە لەگەڵ خواردنی کوردەواری زۆڵە بەڵای من خواردنی کوردی زۆر باشە زۆر خۆشە وەکو چ خواردنێک حەزت لێیە وەکو کۆزی دۆڵما دۆڵمایێ کەفتە خواردنی خۆشیان دەژێریە بله زۆر باشە شتێکی تر دەمەوێت لێ بپرسم ئەگەر گەڕایەوە بۆ چین دوای کە خواردنت لێرە کۆتایی بێ چی یعنی چ بیرەوەریە چ شتێک لەگەڵ خۆت دەبی کە بۆ برادەرەکانت باس بکەی هاوڕێکانت بله لە دەستیدا ئێستا هەڵۆرێک بەسیریانم لە کوردستان دەکەم لەگەڵ هێزانەکانم بەڵێ هەولێرەکانم لە بیلما کە یەکجار چوومە ناو کەڵات و خانووی کۆنم بینی زۆر جوانە مێرووی کوردستان زۆر لێرە و دەوڵەمەندە هەڵوەها لێرە مانگ زۆر جوانە کە شەودێت مانگی لوونەکی لە ئاسمانە و لوونەکی لە سەر شەکەم و لە هەنوودا دەکرێتەوە دیمانێکی زۆر جوانە هەڵوەها هەرگیز لە بیرم ناچێتەوە کە لەگەڵ هاوڵێرەکانم پێکەوە قسە دەکەم پیاسە دەکەم و گوێ لە گۆڵانی دەگرم گوێ لە گۆرانی کوردیش دەگری؟ بەڵێ حەزت لە کەمیان گۆرانی بێژە وەکو هونەرمەندی شیوان پەلوال جوان هاجۆ و سەنا بەزەنجی سێ هونەرمەندی زۆر زۆر دەنگ خۆشم بەڕاستی ساڵانێکی زۆر خزمەتی هونەری کوردیان کردووە بە تایبەت ئەگەر باسی شوان پەروەر بکەن جوان حاجۆ بکەن واتە تو جێ لە هەم لە سۆرانی هەم لە کورماجیش دەگری لاستە باشە تو دەزانی کە ئۆفیسی ڕوودا و لە پەکین هەیە؟ بەڵێ دەزانم پەیامت چییە بۆ کە زۆر ئیش لەوێ دەکە بەڕاستی بۆ ناساندنی کولتوری چین پێشکەوتنی چین بۆ هەموو بینەران لە کوردستان چ پەیامت هەیە بۆ مەهدی؟ بەڵێ سلااو کەکە مەختی باشی هەڵۆژ هەڵبەیانی پلۆگەلەمەکەت تەماشای پلۆگەلەمەکەت دەکەم زۆر سپاس کە هەواڵی چین پێشکەش دەکەیت لە ساڵی داهاتوودا کە دەگەڵێمەوە بۆ پەکین میوانداریت دەکەم بۆ سەردانی زانکۆنەکەمان و باشی کوردی ئەم پەیامژیش بۆ مەهدی بوو ئەم پەیامە بۆ مەهدی بوو ساڵی داهاتوو شوێچین دێت و پێکەوە دەچنە بۆ ئەو زانکۆیە و ئەو زانکۆیە کە بەشی کوردی لێ دەکرێتەوە دەست خۆشوە و زۆر زۆر دڵخۆشم بەم گفتوگۆیە هیوادارم تا لە کوردستان بی کاتێکی زۆر خۆش و بەسوود بەسەر ببی هەمیشەش کوردستان ماڵی تویە هەر جارەکە حەزت لێ سەردان بکی حەز دەکەن سەردانی ڕووداوش بکی جارێک زۆر سپاس دەست خۆش گەلێک سپاس زۆر بەخێربی زۆر سپاس